بێبەشبوونی 600,000 کرێکاری بیناسازی لە بیمەی کۆمەڵایەتی. ڕۆژی سێشەممە 6 سەرماوەس ماڵپەڕی سیاسی پەیام نووسی کە زیاتر لە 600,000 کرێکاری بیناسازی لە ئێران لە بیمەی دەستەبەری کۆمەڵایەتی بێبەشن و کرێکارانی بیمەکراویش لەگەڵ مەترسی بڕینی بیمەکانیان بەرەڕوون. پەیام نووسیوێتی بە پێی راپۆرتەکان دەرکردنی فیشی بیمە هەر 6 مانگ جارێک بە بیانووی لێکۆڵینەوە ڕادەگیرێت. ئەمەش دەبێتە هۆی جۆرێک لە سەرگەردانی بۆ کرێکارانی بیناسازی و زیانێکی زۆریان پێدەگات. بەرپرسانی دەستەبەری کۆمەڵایەتی لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە بیانووی کەمبوونی بودجە بیمەیان بە تەواوی بڕیوە یان کەمیان کردوێتەوە. کاربەدەستانی بەرپرس لە کابینەشدا بەش بە حاڵی خۆیان بە دەرکردنی کۆمەڵێک ڕێنەمایی دژە کرێکاری و بە ناڕەوا دەبنە هۆی بڕینی بە تەواوی بیمەیە و کرێکارانە یان کەمکردنەوەی. بە گوێرەی راپۆرتەکان لە کاتێکدا کە ئەم کرێکارانە بەهۆی ئەو کارە قورس و دژوارەوە بەردەوام لەگەڵ مەترسی لە دەستانی گیانیان بەڕۆڕون و 50% ڕووداوەکانی شوێنی کار لە نێو ئەواندا ڕوودەدەن، بەڵام تەنانەت لە بیمەی کۆمەڵایەتیش بەهرەمەندنی. کاری بیناسازی هەم قورسە و هەم زۆر مەترسیدارە. بە شێوەیەکی مامناوەند لە نێوان هەر 15 بۆ 20 ڕۆژدا 50 کەس لە کەرتەکانی بیناسازیدا گیانیان لە دەستەدەن و بەو ڕێژەیەش تووشی ڕووداوی کار دەبن و بەو هۆیەوە بریندار و تەنانەت کەمەندام دەبن. کرێکارانی بیناسازی بیمەی بێکاریان نییە. ئەوان لە مافی سەردەمی خانەنشینی بێبەشن و دیار نییە دوای لە کارکەوتووی و تەمەنی پیری دەبێت لە چ ڕێگایەکەوە بژێوی ژیانیان دابین بکەن. هەمووی ئەم بێمافیانە لە کاتێکدایە کە بەوتەی هەڵسوڕاوێکی کرێکاری شارەوانیەکان ساڵانە هەزاران ملیار دۆلاریان لە ڕێگەی مۆڵەتی بیناسازیەوە دەست دەکەوێت. ئەگەر ئەوان پشکی 25% خۆیان بە ئیدارەی دەستەبەری کۆمەڵایەتی بدەن، ئەو ڕێکخراوەیە دەتوانێت هەموو کرێکارانی بیناسازی لە مافی بیمە بەهرەمەند بکات. بە پێی زانیاریەکانی ئەو هەڵسوڕاوە کرێکاریە، ساڵی 1402 هەتاوی شارەوانیەکان نزیکەی 100,000 ملیار تمەنیان لە ڕێگەی مۆڵەتی بیناسازیەوە دەستکەوتووە کە 25% ئەو پارەیە دەکاتە 25,000 ملیار تمەن. ئەم بڕەپارەیە ڕێک بەشی بیمەی 1,200,000 بۆ 300,000 کرێکاری بیناسازی دەکات. ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتیش بە شێوازی جۆراوجۆر گوشارەکە دەخاتە سەرشانی کرێکاران. هەڵسوڕاوێکی کرێکاری لەم بابەتەوە نمونەیەک دەهێنێتەوە و دەڵێت لە وەرزی سەرمادا کارکردن لە پیشەی بیناسازیدا بە تایبەت لە پارێزگاکانی ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی وڵات بە تەواوی دەوەستێت یان زۆر کەم دەبێتەوە. هەندێک لە کرێکاران بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان بە مەبەستی کارکردن ڕوو لە ناوچە گەرمەکانی وڵات دەکەن. کرێکارێکیش کە نەتوانێت ڕوو بکاتە پارێزگاکانی تر ناچارە کارێکی دیکە بکات. مامورانی ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتی هەرکەس زانیان کە کرێکارێک چەند ڕۆژێکە کاری نەکردووە بیمەکەی دەبڕن. کرێکارانی وشیار لە کەرتی بیناسازی سەرەڕای پرش و بڵاویان هەوڵیان داوە سەبارەت بە هێندێک لە داواکاریەکانیان کۆدەنگی پێکپێن و ئاراستەی کۆماری ئیسلامی بکەن. بەشێک لەو داواکاریانە بریتین لە دیاریکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بۆ هەموو کەرتەکانی بیناسازی، کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی لە 6 ساڵەوە بۆ لانی کەم 55 ساڵ، دانانی هەموو بوارەکانی کاری بیناسازی لە ڕیزی کارە سەخت و زیان بەخشەکان، پێدانی قەرەبووی نەخۆشی چ بەهۆی کارەوە بێت یان نا بەبێ هیچ مەرجێکی پێشوەختە، جێبەجێکردنی یاسای دانی حەقی بیمەی کرێکارانی بیناسازی وێڕای 7% لانی کەمی حەقدەستی یاسای کار. یەکێک لە داواکاریە بنەڕەتیەکانی کرێکارانی بیناسازی بەردەوام بریتی بووە لە هەبوونی ڕێکخراوی سربەخۆ و لە پێناو بەدیهێنانیدا خەبات و تێکۆشانیان کردووە. بەڵام کۆمەڵێک ئاستەنگ ڕێگەی پێنەداون کە ببنە خاوەنی هیچ ڕێکخراوێکی سربەخۆی ئاشکرا و بەهێز. گرنگترین ئاستەنگ بریتی بووە لە ستەم و سەرکوت. جگە لەوەش شۆنی کاری ئەوان کاتی و پرش و بڵاو بووە.
لەمڕۆوە کە بەشێک لە کرێکارانی بیناسازی کۆچبەری کورد و بەلوچ و تورک و نەتەوەکانی ترن و لە ناوچە جیاجیەکانی وڵات کار دەکەن بۆتە هۆی پرش و بڵاوی هەرچی زیاتری ئەوە. سەرڕایبوونی سەرکوت و پرش و بڵاویش لە ماوەی ساڵانێکی دوور و درێژدا کۆمەڵێک هەڵسوراوی کرێکاری خەباتکار و بەعەزموون لە نێویاندا پەروەردەبوون. ئەوان وێڕای ڕێخستن و ئاراستەکردنی گەلێک حرەکەتی ناڕزایەتی جۆراوجۆر و کاتی و هەروەها کاری وشیاردەرانە هەوڵیان داوە ڕێکخراوە گەلێکی سربەخۆ پێک بێنن کە هەندێک جار پێشکەوتن و دەستکەوتیشیان بەدەستێناوە. بەڵام بەرپرسان و بەکرێگیراوانی ئیتلاعات و سوپا بە گرتنەبەری هەڵس و کەوت و ڕێشوێنی سەرکوتگەرانە بەرەڕووی ئەو هەڵسوراوە تێکۆشەرانە بوونەتەوە بە جۆرێک کە دوای ماوەیەک خۆڕاگری سەرنجام ڕێکخراوەکەی ئەوانیان لەناو بردووە. ئەگەرچی هیچ ئامارێکی ورد سەبارەت بە کرێکارانی بیناسازی لەبەردەستدا نیە، بەڵام ژمارەیان بە 2 ملیۆن کەس بەزەندە دەکرێت. بەم مانایە ئەوان بەشێکی بەهێزن لە چینی کرێکاری ئێران. تووڕەیی و نەفرەت و بێزاریەکی زۆر لە دژی سەپاندنی ئەو بێمافیانە لە ناو ڕیزەکانی ئەواندا پەنگی خواردوێتەوە کە فاکتەر و هۆکارێکە بۆ یەکڕیزی و هاوخەباتی. بەشێکی بەرچاو لەو کرێکارانە لە کوردستانەوە دەچنە ناوچەکانی دیکە. ئەوان خاوەنی وشیارەکی چینایەتی بەرزن و هەندێک هاودەنگی و هاوپشتی بەهێزیان لە نێوان خۆیان و کرێکارانی ناوچەکانی دیکەدا پێکهێناوە. ئەوان بەڕادەیەکی زۆر بەرگریکاری کرێکارانی ئەفغانستانیش بوون. ئەم کرێکارە وشیارانە بە شێوەیەکی گشتی پەیوەندی و هاودەنگیەکی باشیان لەگەڵ هەندێک لە هەڵسوراوانی کرێکاری ناوچەکانی دیکە هەیە. هەر بەم هۆیەوە ئەم کرێکارانە بەشێکی کاریگەرن لە هێزی ئازادیخواز و سۆسیالیست.